ئەو تەسەورانەی لەبارەی نەتەوە هەیە سەرچاوە لەو دوو بنەمایەوە دەگرێت ئەویش بنەمای مادی و بنەمای سروشتی باسی ئەومان کرد بنەما سروشتەکە هەر لەو تەسەورەوە سەرچاوە دەگرێت کە لە کۆنەوە هەیە ئەویش ئەوەیە کە ئینسان لاپەڕێکی سپیە تۆ دەتوانی شتانێکی تیا خەزمکەی و بەرنامەی کەیت بۆ بە پێ و بەرنامەیە بجوولێتەوە و باسی ئەومان کرد ئەمە بە شێوەیەکی جوزی لەوانەیە بانی بۆ بوونی ئامێریانەی ئینسان کە بەشێکە لە بوونێکە جۆرێکە لە وجودی ئینسان بەڵام حتما وجودێکی ئینسانی نیە بۆ ئینسان وجودێکی ئامێریە هەروەکو هەر ئامێرێک ئەمە دروستە ئەگەر ئینسانەکان فعلەن مادە بوونایە مادەیە کە ئێمە کۆمەڵی ئامێریان لێ دروستکەین ئەمە ماقول بوو دەکرا و کاتە ئینسانەکان بەرمەجە بکرێن و وەکو کاینێکی ئامێری وەکو کۆمەڵە ڕۆبۆت بە کۆمەڵە کۆدی دیاریکراو کە پێشتر لە ناویانە دانراوە ئیشێکی دیاریکراو بکەن تاوان لێرە هەڵسوکەوتەکان ئازاد نابن چونکە هەمووی کۆت کراوە و بەرامبەر هەر فعالێک ڕەتفالێکی دیاریکراو هەیە ینی لێرە کەسەکان بە پێی فعال و ڕەتفال دەچن بەڕێوە هەموو ئامێرەکان بە پێ و فعال و ڕەتفالە کار دەکەن ینی یاسا ئاساسیەکەی ئەوەیە کە تۆ هێزێک بدا لە شتێک ئەو شتەش ڕەتفالێکی بەرامبەر ئەو هێزە هەیە یان ئەگەر پاڵ بۆ دیوارەوە بنینە و دیوارەش هێزێکی تیا دروست دەبێت پاڵ دەنێ بە ئێمەوە یانێ ڕەتفالێکی هەیە یا تۆپێک لەو دیوارە بدەنەوە دیوارە پێمان دەداتەوە تۆپەکە ئەمە یاسایەکی فیزیکیە حاکمە لەسەر مادە و فکری ئامێرەکان لێرەوە سەرچاوەی گرتووە و بەشێک لە وجودی ئینسان وجودێکی ئامێریە دەکرێت وەک مادەیەک مامەڵەی لەگەڵ بکەین و سیستەم لە ناویادانی بەڵام کاتێک کە ئێمە ئاوا سێر دەکەین ئینسان هەر ئەمەیە ئەو کاتە و بەرگریە لە یاد دەکەین کە لە منتقەکانی تری ئینسانەوە بەرامبەر ئەمە پەیدا دەبێت ئەگەر ئەمە ناوچەی ئامێری ئینسان بێت ئەوە چەند ناوچەیەکی تر لە ناو ئینسانە هەیە ئەم ناوچانە لە بەرامبەر ئەوەی کە ناوچە ئامێریەکە ئینسانەکە بۆ خۆی ڕادەکێشێ ئەوانش ڕاکێشانی خۆیان هەیە بۆەوەی ئەو ئینسانە ڕاکێشنە ناو ناوچەکەی خۆیەوە ناوچە سروشتەکەی ئەمە کە ئەو ناوچەیەیە کە فۆرم و شێواز دەدا بە شتەکان و مەیلی ئێمە دیاری دەکات مەیل نەک هەست ئەو مەیلەی هەمانە بۆ دەنگێکی دیاریکراو ئەو مەیلەی هەمانە بۆ تەبیعەتێکی دیاریکراو ئەو مەیلەی هەمانە بۆ مەعماریەکی دیاریکراو بۆ شتێکی لەمانەکە ئەمە لە نێوان لە ناو ئینسانەکانە جیاوازە ئەمە ناوچەی سروشتە ئەلێرەشەوە هێزێک دەردەکەوێت ئەم هێزە کێشە بۆ ئەوە دروست دەکات کە ئینسانەکە تەنها ئامێرێت و وا دەکات کە شتانێک بێنە ناو ئەم بوونە ئامێریەوە کە تەوقع ناکرێت جگە لەمەش منتقەیەکی تر هەیە کە منتقەی عەقڵی ئینسانە ئەمەش بە هەمان شێوە لە ناو ئینسانە یعنی ئینسان محکوم دەبێ پێی کە محکوم بوو پێ و کاتە کێشە دروست دەکات بۆ دوو ناوچەکەی تر لە ڕاستیە ئینسان ناتوانێت بگاتە ئەوەی کە ئینسان بێ وەک خۆی بێ و ناگاتە و هارمۆنیا ناوەکیەی خۆی ئەگەر بێت و شتێک نەبێت ینی سیستەمێک نەبێت کە ئەم سیانە هەماهەنگی دروستکات لە بینی هەرسێکیانە تەبان ئەمانە هەماهەنگی چۆن لە نێوانیانە دروست دەبێت ئەمە ئەسلی کێشەکەی یانی هەماهەنگی چۆن لە نێوان بوونی ئامێری ئێمە و بوونی سروشتی ئێمە و بوونی عەقڵی ئێمە دروست دەبێت ئەمانە چۆن ڕێکەون هەماهەنگن ینی دژی یەک نابنەوە لێکدژی لە نێوانیانە دروست نابێت ئەی چۆن بن لێکدژی دروست دەبێت ئەو کاتت لە ناو ئینسانە هارمۆنیا نامێت ینی ئینسان دائیمە هەست دەکات هەست بە پەستێک دەکات هەست بەوە دەکات کە شتەکان دائیمە نوقسانن هەست بەوە دەکات کە هیچ
هارمۆنیایەک لە ژیانانە هەست بەوە دەکا کە ژیان شتێکی دەمانایە ئەوەی کەوای کردووە ژیانی ئێمە هارمۆنیایەتیانێ سەبەبەکەی ئەوەی هارمۆنیا لە بینی ئەو دوو سێ منتیقەی ئینسانانێ بۆیە ئێمە هەست دەکەین ژیانیش هیچ هارمۆنیایەکی تیانی ینی ژیان کۆمەڵە مەسات و تراژیدیا و کۆمەڵە ناڕەحەتیە لەگەڵ کۆمەڵە خۆشی ڕاگوزەر و هیچی تر جا کاتێک کە بنەما مادیەکە بۆ فکرەینەتەوە چالاک دەبێ حتمما ئێمە کۆمەلگایەک دەبینین کە کۆمەڵە ئامێرە کە هێزێک سیستەماتیکی کردوون ئەو هێزەش خۆی لە عینی کاتا لە دەرەوەی کۆمەلگایە و لەناو کۆمەلگاش ئەو هێزە لە پشت کۆمەلگای چونکە ئەو هێزە بەردەوام ئەو تاکانە بەرمەجە دەکاتەوە بەرنامەیان دەکاتەوە و ئەو هێزە دەتوانێت دەستکاری خەیاڵی تاکەکان بکات تەبان ئەم هێزە کە هەیە لەناو دەسەڵاتە خۆی دەنوێنێ ئەو دەسەڵاتی کە لەناو کۆمەلگای مۆدێرنا هەیە کە محاولەیەکە بۆ دامەزانی کۆمەلگایەکی ئامێری تەکنیکی تەواو لە بەرامبەر ئەمە تەبیعەن مقاومەی خۆی دەکات و باسی ئەوشمان کرد کە تەبیعەت چۆن مقاومە دەکات گەیشتینە ئەوەی کە ئایدیاینەتەوە ئەگەر لەسەر ئەساسی بنەمایەکی عەقلی ئێمە بیر لە فکرەینەتەوە بکەینەوە چۆن بیر دەکەینەوە لەم ڕۆژەوە ئێمە چەنەنگایەکمان بڕی باسی ئەومان کرد کە فکرەینەتەوە وەک فکرەیەکی عەقلی کە بنەمایەکی عەقلی هەبێ لەناو فەلسەفەی ئەڵمانیا هەیە لەناو ئەم فەلسەفە تەبان بە کۆمەڵە قۆناغا تێپەڕیوە هەتا فکرەکە کامل بۆ پێگەیشتووە ئێمە کە دەڵێن نەتەوە ینی کۆمەلگایەک کە خاصیەتێکی تایبەتی هەیە کۆمەلگایەک کە یاساکانی لە شوێنێکی تایبەتەوە وەردەگرێت کۆمەلگایەک کە ئەو سیستەمی پەیوەندیکردنە لە نێوان تاکەکانە سیستەمێکی دیاریکراوە ئەم سیستەمە لەکوێوە دێنین بۆەوەی ئەم کۆمەلگایە بێتە ئەرەوە نەتەوە دەگونجێ بڵێنەوە کۆمەلگایەیە کە یعنی ئینسان خەونی پێوە دەبینێ لەناو کۆمەلگایەکی ئاوا هەبژی کاتێک ئینسان بە عەقڵ بیر دەکاتەوە و بە عەقڵ هەوڵدەدا تەسەووری کۆمەلگایەک بکە ئەو کۆمەلگایە دروست دەبێت کە پێی دەڵێن نەتەوە بنەماکەی بنەمایەکی عەقڵی یعنی نەتەوە کۆمەلگایەکە کە عەقڵ ڕێنوێنیمان دەکات بۆ ئەوەی تەسەووری بکەین کە کۆمەلگایەکی ئاوا هەیە داوان لە فکری ئەڵمانیا سەرەتا وەکو کۆمەلگا وەکو نەتەوە باس لەم کۆمەلگایە ناکرێت دواترم دوای 200 ساڵ بیرکردنەوە لەم مەوزوعە اینجا بەرەبەرە ئەوە ئەم کۆمەلگایە دیاری دەکرێت وەک کۆمەلگایەکی نەتەوەی طبعا گەیشتینە قۆناغی یەکەمان باس کرد کە لە لای لایبنیتس ئەم کۆمەلگایە ناوی مەملەکەتی خودایە و باسی تاکەکانمان کرد کە تاکەکان ئۆتۆنۆمن ینی سربەخۆن و هەر یەک لەو تاکەکانی تر ئاراستە ناکە نایان خاتە ژێر کێفی خۆی و ئەم ئەکەو بە مۆنادە ناویان دەبا ئەم مۆنادانە نە هیچیان لێ دێتە دەرێ بۆ ئەوانی تر لەوانی تیشەوە هیچ دەچێتە ناوێن و هەر مۆنادەیەک عالەمێکی تایبەت و سربەخۆیە بخۆی و هەر مۆنادەیەک لە ناو ئەو مەملەکەتە بەپی ئەوەی کە لە ناو خۆیەتی هەڵسوکەوت دەکا بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ بەرکەوتنێک لە بینی ئەم مۆنادەیە و مۆنادەیەکی ترا ڕوونەدا باکسەوە هارمۆنیایەک لە بینی هەم ئاهەنگێکی تەواو لە بینی مۆنادەکانە هەیە کاتێک کە هەڵسوکەوت دەکەن یعنی چی یعنی هەڵسوکەوتی هەر یەکەیان سازگارە لەگەڵ هەڵسوکەوتی لەگەڵ وجودی ئەوانی ترا لەگەڵ بوونیان لەو شوێنە یەکێکیان کە دەجوڵێتەوە سازگارە لەگەڵ هەموو ئەوانی تر کە لەوێن سازگارە بۆ معنایەی وایان لێ ناکا کە بیان خاتە ژێر جەبری جوڵەکەی خۆیەوە
و هیچیش لەوانەوە نایە بۆ ئەم بۆ ئەوەی ئەو ئاراستەی خۆی بگۆڕێ بە جۆرێکی تر بژوڵێتەوە. سازگاربوون لە ناو مەملەکەتی خودا گزارشتە لەوەی کە هیچ شتێک کاریگەری هیچ مۆنادەیەک لە مۆنادەکان کاریگەری لەسەر مۆنادەکەی تردا نەنێ، بۆەوەی هەر یەکە بە ئازادی بەپی ئەوە بجوڵێتەوە کە لە ناو خۆیان هەیە. ئەوەی کەم پەیوەندیانە باسمان کە ڕێک دەخاوتمان چییە؟ ئەوەیە کە لە ناو هەر مۆنادێک لە مۆنادەکان هەیە، ئەو بەرنامە پێشینەی کە لەگەڵ پەیدابوونی ئەم مۆنادانە لە ناویانەداوە. ئەمە بە نسبەت سیستەمەکە و بە نسبەت تاکەکەشەوە شتەکانمان لە مۆزوعی مۆنادۆلۆژیاکە ڕوون کردەوە لە مەملەکەتی خۆ. ئێستا دەچینە سەر مەملەکەتی ئامانجەکان. لە مەملەکەتی ئامانجەکانیشا باسی ئەومان کرد کە تاکەکان چۆنن و باسی ئەومان کرد کە تاک ئۆتۆنۆمە و هیچ تاکێک لەو تاکانە لەژێر کاریگەری هیچ تاکێک لەو تاکانەی تری ناو ئەو کۆمەلگایە کە کۆمەلگای ئامانجەکانە ناجوڵێتەوە، هەمووشیان بەپی فرمانێک دەجوڵێنەوە کە لە ناو خۆیانەوە بۆیان دێت. ئەم فرمانانە لە ناو خۆیانەوە بۆیان دێت لەکوێوە دێت وە چییە چۆن دێت کانتەوە دەدا ئەمەمان بۆ ڕۆشن کاتەوە. طبعا کانت بۆ ئەوەی باسی ئەو یاسایانە بکە کە یاسای گشتین و هەر کایەنێکی عاقڵ ئەو یاسایانە لە ناویا هەیە و ئەو یاسایانە وەکو ئەو یاسا گشتیە سروشتیانە وان کە لە ناو گەردوونە حکمی چی دەکەن؟ حکمی ئەوە دەکەن کە فیزیکی و مادیە. بەو معنایە ئەو یاسایی کە لەو پەڕی گەردوونەوە حکم دەکات هەمان یاسایە کە لەم پەڕیەوە حکم دەکات، یاسایەکی گشتیە و ئەم یاسایە بەپی ئەو بارودۆخانی کە هەیە گۆڕانی بەسەرانایە. بۆ نمونە یاسای کردە و پەرچەکردە یا فعل و ڕەتفعل، ئەمە یاسایەکی گەردوونیە لە هەموو گەردوونە ئەم یاسایە حکم دەکات. یاسای سەبەبیەت دائما یانی شتێکە دەر وەستا و بێشتێکی تر دەیجوڵێنە کاریگەری لەسەردا دەکەن. یاسای کاریگەریە گەر بگون جیاوا بڵێ شتەکان کار لە یەکتر دەکەن بۆیە ئەم کار لێکردنەوە دەکەونە ناو جوڵە یا دۆخێکی دیاریکراو وەردەگرن و ئەگەر ئەم کار لێکەنە بە هیچ شتێک لە جێگەی خۆیان ناجوڵێتەوە و هیچ شتێک لە ناویا ڕوونەدا. ئەمەش یاسایەکە یاسایەکی گشتی و گەردوونیە. یعنی چی؟ یعنی هەر مادەیەک هەر بوونەوەرێک لە چ شوێنێکی ئەم گەردوونە هەبێ ئەو یاسایە لەسەری حاکمە محکومە بەو یاسایە لە هەڵسوکەوتیە. پرسیارەکە تەبەن لای فەیلسوفەکانەوەیە ئایا کۆمەڵێ یاسای ئاوا هەیە بۆ هەڵسوکەوتی مرۆڤ کە یاساکان یاسای ئاوا گشتی بن هەمەکی بن و ئەم یاسایانە هەر مرۆڤێک فەرەزەن لە یەکەم مرۆڤەوە ئاتا ئاخر مرۆڤ و بە حسابکردنی ئەو زورفە جیاوازەی کە ئەو مرۆڤەی تیاپەیا بووە و ئەو یاسایە بتوانێت حکمی هەڵسوکەوتەکانی ئەو مرۆڤە بکات لە هەر شوێنێک بێت. ئایا یاسای لەو بابەتەمان هەیە؟ تەمان ئێمە کاتێک دەپرسین ئێمە ناتوانین بپرسین ئەرێ باشە بۆچی یاسای سەبەبیەت هەیە، ناتوانین بڵێن ئەساسی یاسای سەبەبیەت چییە، یعنی یاسای کار لێکردن. فەرزەن بڵێن بۆچی شتەکان کار لێکتر دەکەن، کەس دەتوانێت وەڵامی ئەم پرسیارە بداتەوە بۆچی شتەکان کار لێک دەکەن. ئەمە یاسایەکە یعنی ئێمە ناتوانین پرسیار لە ڕەوایەتی ئەم یاسایە بکەین، ئەم یاسایە ڕەوایە یا ناڕەوایە. ئەم یاسایە دەکەوێتە دەرەوەی ئەوەی کە ڕەوایە و ئەوەی کە ناڕەوایە. ئەم یاسایە ڕەوایەتی دەدا بە جوڵەی هەر شتێکی هەر بوونەوەرێکی فیزیکی کە
لەناو ئەم گیان هەستێکی ئاهەیە یعنی بە معنایەکی تر ئەگەر هەموو ئەوەی کە لەناو گیانی هەستێکی و فیزیکیە هەیە لە گەردونە جوڵەکەی ئەو جوڵەیە کە دەیکا لە کوێوە دەیکا لەو یاسایەوە دەیکا یاسای کارلێکردن و یاسای سەبەبیەت ئێمە ینی بە پێچەوانەوە یاساکە ڕەوایەتی دەدا بە جوڵەی و هەست و کەوتی شتەکان ئێمە ناتوانین بڵێن ئەی یاساکە ڕەوایەتی لەکوێوە هێناوە ئەلێرەوە ئێمە دەگەین بە یاسایە کە یاسایەکی پێی دەوتێ یاسای زەروری یعنی یاسایە کە ئێمە ناتوانین لەبارەیەوە بپرسین ئەو یاسایە ڕەوایەتی لە چی وەرگتووە ئەم یاسایە ڕەوایەتی لە وجود وەرگتووە یعنی ئەم یاسایە ڕەوایەتیەکەی وجودی خۆیەتی نەک شتێکە لە دەرەوەی خۆی ناتوانین ئێمە ڕەوایەتی بۆ ئەم یاسایە لە دەرەوەی یاساکە خۆیەوە بێنین ئەمە ڕۆشنە لەلای ینی بۆ نمونە یاسایەکی بیرکاری کە دانەکان دەژمێرێ تۆ دەڵێ یەک دانە لە شت و یەک دانە لە شتی تر ئیتر هەر شتێک بێ دەکاتە دوو دانە ئەمە یاسایەکی زەروریە ئەمە یاسایەکی زەروریە یاساکانی ترەوەی کە هەیە لە فیزیکا هەندێکی زەروریە و هەندێکی نازانین زەروریە یانە و دیاری نەکراوە کە زەروریە یان ناتوانین دیاری بکەین فەرزەن یاسای جاذبیەت ئەوە کێشکردن ئەوی شار دەبێت بکەوێتە زمنی کارلێکردنەوە ینی خۆی وەکو یاسایەت ئەمەیان بە تەجربە پێی دەگەی ئەوی تریان تەجربە نیە خۆی هەیە ینی تۆ لە ڕێگەی تاقیکردنەوە ناگەی بە یاساکە ینی یاساکە هەر بە عەقڵ دەرکی پێ دەکات بەبێ تاقیکردنەوە طبعا ئەو یاسا زەروریانە یەکێک لە خاصیەتەکانیان لەلای کانت ئەوەیە کە بەبێ ئەوەی ئێمە پێویستمان بەوە بێت تەجربە بکەین ئێمە دەتوانین دەرکیان پێ بکەین و عەقڵ دەتوانێت دەرکیان پێ بکات ئەمە پێی دەوتێ یاسای قەبلی یاسای بەر تەجریبی ئێستا بۆ نمونە کاتێک ئێمە دەڵێین جزئی شتێک لە کولەکەی بچووکترە ئەمە چییە؟ ئەمە یاسایە کە تەجربەی ناوێ ئەمە عەقڵ هەر خۆی یەکسەر دەرکی پێ دەکا و دەزانین بەشی کۆی شتێک بچووکترە لە کۆی شتەکە فەرزەن ئەم خانووە گەورەترە لە پەنجەرەکەی کە لە ناو خانووەکەیە کە بەشێکە لە خانووە ئەمە یاسایەکە ئیتر تۆ بە عەقڵ دەرکی پێ دەکەی پێویست ناکا من بچم بیپێوم بزانم ئەرێ ئەم پەنجەرەیە لە خانووەکە گەورەترە یانە ئەمە پێوانە و تاقیکردنەوەی ناوێ مادام تۆ تەسەووری پەنجەرەکەت کردووە لە ناو کولێکە کە خانووەکەیە مادام وا تەسەوورت کردووە هەر بە پێی تەسەوورکردنەکە تۆ یەکسەر دەرک بەوە دەکەی کە کۆی خانووەکە لە چی گەورەترە لە پەنجەرەکە گەورەترە طبعا ئەو کاتە کە دەڵێن کۆی خانووەکە لە عینی کاتیشا پەنجەرەکەش دەگرێتەوە یعنی کۆی خانووەکە کە پەنجەرەکەش دەگرێتەوە لە پەنجەرەکە گەورەترە یا پەنجەرەکە کە کۆی خانووەکە دەیگرێتەوە لە خانووەکە بچووکترە ئەمە هینێکی لۆجیکی ئەمەیە ئەمە یاسایەکی لۆجیکیە فیزیکی نیە ئەمە لۆجیکە ئایا یاسایی لەو جۆرە زەروری هەیە وەک یاسایەکی ئەخلاقی طبعا ئەم یاسایانە ئەگەر هەبن یاسایەکی ئاوا گشتی هەبێ و زەروریش بێت پێویستی بە تەجربە نەبێ ئەمە تەجربەی بکەین یاسایەک بێ بە زەرورەت ئەمە یاساکە بێ وا داندا بێت و عەقڵ قودرەتی ئەوەی هەبێت دەرک بەو یاسایە بکە بۆ هەڵسوکەوتی ئێمە ئەو یاسایی کە ئێمە هەڵسوکەوتی لەگەڵ یەکا پێ دەکەین وەکو هەڵسوکەوتێکی ئینسانی و هەڵسوکەوتێکی عەقڵانە و هەڵسوکەوتێکی ئیرادیانش یعنی ئازادانە ئایا یاسایەکەیە بۆ ئەوەی ئێمە یاسایەکی گشتی بێ و بەپێی ئەو یاسایە
هەڵس و کەوتێکی ئازادانە بکەین یعنی خۆمان یاساکە اختیارکەین بۆ ئەوەی بچینە ژێر حکمی یاساکە و هەڵس و کەوتمان پێ بکات یعنی بە پێی یاساکە هەڵس و کەوت بکەین. طبعا ئەمەیان ئەگەر یاسایەکی ئاوا هەبێت کە من بە مرۆڤ بە اختیاری خۆی یا بوونەوەری عاقڵ بە اختیاری خۆی اختیاریکە حتما لە ژێر جەبری یاساکانیە دەبێت خۆی بیدۆزێتەوە و اختیاری کاو دوای ئەوە خۆی قبولی ئەوە بکا کە ئەو یاسایە حکمی هەڵس و کەوتەکانی کە یعنی وەکو چی نییە وەکو یاسا فیزیکیەکە نییە کە حکمی مادە دەکات لەناو تەبیعە بۆچی چونکە ئەوە ئیتر لەناو حکمکردنایە یاساکە یعنی مەجالی ئەوە نەماوەتەوە تۆ بڵێ ئەرێ من یعنی ئەم بوونەوەرە مادیە مەسافەیەکە بێت لە بینی بوونی و یاساکە حکمکردنی یاساکە تاوەکو ئەو اختیارکە بڵێ من یاساکە قبول کەم تا حکمکە یانە نه کە شتەکان بوون بەو یاسایانە چی بوون محکومن یعنی لەگەڵ بوونیانە محکومیشن بە یاساکە ئەوە جەبری. بەڵام ئێمە وەکو کاینێکی کە دارای ئیرادەین دارای اختیارین حتما ئەم اختیار و ئیرادەی کە ئێمە هەمانە وەزیفەیەکی هەیە هەروە ناتوەتە ئاراوە دەبێ اختیاری شتێ بکە و ئازادیەکە لێرایە کە من ئازادم لەوەی کە چی اختیار دەکەم حاکم بێ لەسەر ئیرادەم و هەڵس و کەوتم پێ بگاوە چی اختیار ناکەم. ئایا ئەم ئیرادەیە کە هەیە عەقڵ دەتوانێت دەرک بە یاسایەکی ضروری گشتی لەو جۆرە بکات تاوەکو بیکاتە حاکم لەسەر ئیرادەی و ئیرادەی بەپێی ئەو یاسای حکمکە؟ ئایا یاسایەکی ئاوا گەردوونی بەنسبەت مرۆڤەوە یعنی یاسایەکە لە ئەوەڵ مرۆڤ تا ئاخر مرۆڤ ئەم یاسایە یەک یاسایە و چۆن ئەوەڵ مرۆڤ دەتوانێت دەرکی پێ بکە ئاخر مرۆڤیش دەتوانێت دەرکی پێ بکە بە جیاوازی کۆمەلگا و ئەو دەوروبەرەی کەتیایەتی. ئایا یاسایەکی ئاوا لە ئارا هەیە؟ ئایا عەقڵ دەتوانێت یاسایەکی ئاوا بدۆزێتەوە؟ تەمان ئەلێرەوە باسی ئەوە دەکرێت کە گشتیە لە ناو تاکەکانی مەملەکەتی ئامانجەکان یعنی ئەگەر بێت و شتێکی لەو بابەتە هەبێ ئەوە مەملەکەتی ئامانجەکانیش دێتە ئاراوە. مەملەکەتی ئامانجەکان وەک مەملەکەتی کۆمەڵێ ئینسانی ئازادی سربەخۆی ئەخلاقی ئەگەر ئەم یاسایانە عەقڵ پێیان بگا وەکو چۆن عەقڵ گەیشتۆ بە یاسا فیزیکیەکان و یاسایانی گشتی ئەگەر بگا بەم یاسا ئەخلاقیانەش وتمان یاسا فیزیکیەکان پەیوەندی نێوان ئەوە ڕێک دەخەن کە مادیە ئەو کاتە یاسا ئەخلاقیەکە پەیوەندی نێوان ئەوانە ڕێک دەخە کە ڕوحیە ئەو بوونەوەرانەی کە بوونەوەری ڕوحین و عەقلین پەیوەندی ئەمانە ڕێک دەخە یاسا یعنی ئەوە دیاری دەکا کە ئەمانە چۆن بەریەک دەکەون و چی دەکەن و چی ڕوودەدا لە نێوانیان. ئەو کاتە ئینسانەکان تەنها ئەوەندەیان لەسەرە بە ئیرادە اختیاری ئەو یاسایانە بکەن و حاکمیان کەن لەسەر ئیرادەیان و ئەو یا بەپێ ئەو یاسایانە ئیرادەیان هەڵس و کەوت بکە ئیتر جگە لەمە هیچی تر لە ئەستۆی ئەوان نییە. بەو معنایە ئەگەر کۆمەڵە ئینسان دەرکیان بەو یاسا گشتیانە کرد کە لەناو عەقڵا هەبن ئەگەر هەبن بە عەقڵ دەرکیان پێکردن دواتر بە ئیرادەی خۆیان قبولی ئەوەیان کرد کە بەو یاسایانە ژیان بگوزارێنن ئەو کاتە ئەوان ئەوەنەیان لەسرە بەو یاسایانە ژیان بگوزارێن بەوەی کە بەو یاسایانە ژیانیان گوزەران ئەو کاتە ئەو هارمۆنیایە لە نێوان تاکەکانە دروست دەبێت یعنی ئەو تاکەی کە دەجوڵێتەوە بەبێ ئەوەی کاریگەری کەسی لەسەر بێ و کاریگەری لەسەر کەس دانێ لە ناو مەملەکەتەکە دەجوڵێتەوە. بەڵام بۆ ئەوەی ئەم جوڵانە ڕێکخرێ ئەوە چی ڕێکی دەخە؟ ئەو یاسا گشتەی کە لەسەر هەمویان حاکمە بەبێ ئەوەی لە کەسیانەوە نەقڵ بووێ بۆ کەسی زریان ئەو کاتە یاساکە لە هەمویانە حکم دەکا کە یاساکە لە هەمویانە حکمی کرد
هەر ئەو یاسایە هەر ئەو سیستەمەی کە ئەم یاسایانە دەردەکا چیش دەکا پەیوەندی نێوان ئەمانە ڕێک دەخات ئەو کاتە وەکو ئەو وایە تۆ کەسانێک پێکەوە بن و تەنیاش بن یعنی لە عینی کاتە تەنیاش و پێکەوەشن لە ناو پێکەوە بوونە تەنیان بە معنای ئەوەی کە سەر بخۆن بە معنای ئەوەی کە ئازادن بە معنای ئەوەی کەسیان حدود یەوی تریان تێ ناپەڕێن بە معنای ئەوەی کەسیان فشار ناخاتە سەرەوی تریان طبعا دوو ئینسان دەتوانن پێکەوە گفتوگۆ بکەن ژیان بکەن بەبێ ئەوەی هیچ فشارێک بخەنە سەر یەکتر بەبێ ئەوەی ڕەوتی یەکتر بگۆڕن لە ژیانە ئەمە ئیمکانی هەیە ئەوەی کە نابێت دەسی لێ دەین لە ناو یەکترا وەکو کاینێکی ئەخلاقی ئەوە نابێت دەسی لێ بدێ ئەبێ لی گەڕێنەوەی کە هەیە ڕووبدا بەڵام ئەمە کاتێک دەبێت کە هەر یەک لەوانە پەیوەست بێ بەو قانونە گشتیەوە کە هەیە و دەبێ ئەمە لەم قانونە گشتێ تێبگەین اینجا لەوە تێدەگەین کە چۆن دەتوانین ببینە ئەندامێک لە ئەندامەکانی مەملەکەتی ئامانجەکان کەوتمان دواتر مەملەکەتی ئامانجەکان هەمان ئەم مەملەکەتی نەتەوەیە یعنی هەمان نەتەوەیە کە پێی دەوتێ مەملەکەتی ئامانجەکان بە معنایەکی تر مەملەکەتی ئامانجەکان فۆرمێکە لە فۆرمەکانی نەتەوە گزارشتێکە لە گزارشتەکان لە نەتەوەش خۆی هەر گزارشتێکە لە گزارشتەکان لەو کۆمەلگایە کە کۆمەلگایەکی ئینسانیە بە معنە ڕاستەقینەکەی کۆمەلگایەکی ئینسانی ئەوەی کە ئینسان لە ئیمکانیا هەیە وەک کۆمەلگایەکی ئینسانی دایمەزرێنێ ئەو کۆمەلگایە چۆن دادەمەزرێت تامان دەبێت کۆمەڵە یاسای ئاوا هەبن ئایا ئەم یاسایانە عەقڵ دەتوانێت ساغی کاتەوە کە هەن وەکانت هەوڵی ئەوە دەدا کە ئەوە ساغ کاتەوە ئەم یاسایانە بە شێوەیەکی پوخت و بە شێوەیەکی تاقی یعنی ئەوەی ناکە لە تاقیکردنەوە وەریگرت بێت بەبێ تاقیکردنەوە تۆ دەتوانیتە دەرکی پێ بکە یعنی بۆ دەرک پێکردنیان پێویستت بە چی نییە پێویستت بە تاقیکردنەوە نیە بۆ ئەوەی منداڵێک بزانێ ئاگر دەستی دەسووتێنێ دەبێت چی بکە دەبێت تاقی بکاتەوە دەبێت ئاگرەکە دەستی بسووتێنێ جا دەزانێ ئاگر دەستی دەسووتێنێ شتانێکەیە دەبێت تاقییان بکەینەوە جا دەیانزانی بەڵام ئەم یاسایانە پێویستیان بە تاقیکردنەوە نییە بۆ ئەوەی بیانزانین هەر بە عەقڵ ڕاستەوخۆ دەرکیان پێ دەکەین زانین ئەمە چۆنە بە عەقڵ چۆن ڕاستەوخۆ دەرک بەم یاسایانە دەکەین ئایا یاسای لەو بابەتە هەیە کە ئەمە ساغ بوویەوە کە یاسای لەو بابەتە هەیە ئەو کاتە ئیتر دەتوانین ئەوە دیاریکەین ئەوەی کە پەیوەندی تاکەکانی ناو مەملەکەتەکە ڕێک دەخا کام یاسایان و کام نظامەیە کام سیستەمەیە چۆن ئەمە ساغکەینەوە طبعا لای کانت هەموو ئەو تەسەورە ئەخلاقیانەی کە ئینسان هەیەتی شوێنەکەیان کوێیە عەقڵە عەقڵ نشینگەی هەموو تەسەورە ئەخلاقیەکانی ئێمەیە بە شێوەیەکی پوخت بەبێ تاقیکردنەوە دەتوانێت عەقڵ دەرک بەم یاسایانە بکە یعنی ئەم یاسایانە کە لە ناو عەقڵان عەقڵ لە تەجربەوە وەری نەگرتوون بە شکڵێکی پێشینە هەر لە لامان هەن یعنی لە خۆمانەوە بەبێ تەجربە دەتوانین دەرکیان پێ بکەین ئەوە نییە تۆ شتێک دەڵێ ئەڵێ چۆن دەزانی ئەڵێ هەر لە خۆمەوە شتێکی لەو بابەتەیە بۆ سادەکردنەوەی مۆزوعەکە بۆی تێبگەن مەوەسمشە ئەمانە عەقڵ خۆی نەک ئێمە عەقڵ خۆی لە خۆیان دەتوانێت دەرکیان پێ بکا بەبێ ئەوەی کۆمەک لە تاقیکردنەوە وەرگێت تامان سەر چاوەی ئەم یاسایانەش و هەم نشینگەی ئەم یاسایانە یعنی شوێنی نیشتەجێبوونی ئەو یاسایانە هەر کوێیە عەقڵ طبعا چۆن ئەم یاسایانە دەرک پێ دەکەین دەبێت یەکەم جار بتوانین تەسەووری بوونەوەرێکی عاقڵ بکەین وەک بوونەوەرێکی عاقڵ ئێمە فەرزەن کاتێ بیلەوە دەکەینەوە ئینسان پێویستی بە خواردنە پێویستی بە نەوەخستنەوەی ئەمە وەکو کاینێکی عاقڵ تەسەووری ئینسانمان نەکردووە
تصور إنسان ما كردو وكر حيوانك لحيوانك أي شون تصور إنسانك عقل دكين كاتك إما تواني من تصوري كائنك عقل كين لقل تصور كردن بتصور كردني كائنك عقل دبي تصوري تشيش كين تصوري أو ياسايان بكين كياساي أخلاقي بوشي شو كام ياسا أخلاق كانت تايبتن بكائني عقل ببونورك عقلا كأستا أوي كأما ديناسين ولم قردنا هيتنا إنسان زاني ياسا كان يسد شي نسر أوي ياسا كان شون درك يدكين دوای ئەوەی کاوام ڕۆشن کردەوە هەوڵ دەدەم دوایەوە ئەو سێ یاسایە کە یاسا گشتێک کە کام دیاری دەکا سێ یاسا گشتەکە باسکەین کە لە ڕێگەی ئەم سێ یاسا گشتیەوە ئەگەر هاتو تۆ ئیرادەت بەم سێ یاسا گشتیانە سێ یاسا گشتیە ئیشی کرد ئەوە تۆ دەتوانی ببیتە ئەندام لە مەملەکەتی ئامانجەکانە یعنی ئەوەی ئیمکانیەتی ئەوەت پێدەدات تۆ لەناو مەملەکەتی ئامانجەکانە بی سێ یاسایە تاوان سێ یاساکەش هەر سێکیان خۆی لە ئەساسەوە یەک یاسان ئەمە یاسا گشتەکانە دواتر ئەو سێ یاسایە لە وانەکەی تردا بۆتان ڕوون دەکەمەوە ئەوەی کە ئێستا دەبێ ڕوونیکەمەوە ئەوەی بزانین ئەو یاسا ئایا ئێمە دەتوانین یاسایەکی ئەخلاقی بدۆزینەوە بەبێ ئەوەی پێویستمان بە تەجربە هەبێ و یاساکەش عەقڵ حوکمی لەسەر بدا یعنی لەوێوە ساغیکەینەوە ئەم یاسایە یاسایەکە بۆ هەڵسو کەوتکردنی ئێمە کە عەقڵ دەرکی پێکردووە و عەقڵ توانیویەتی پێ بگات بەل لەوە من پێویستە شتێکی تر باسکەم و کانت ئەمە باس دەکات لەبارەی مۆزوعی خۆشبەختیەوە طبعا ئەگەر ملاحەزەت کردبێ زۆر ئەو قسەیە دەبیستین و زۆرمان پێ وتراوە کە ئامانجی ئینسان لەم ژیانە ئەوەیە خۆشبەخت بێت بگاتە خۆشبەختی طبعا ئەو کان دەڵێ فکرەی خۆشبەختی فکرەیەکی عەقلی نییە فکرەیەکی هی مەلەکەی خەیاڵە هی مەخیلەیە ئەم فکرەیە بۆچی؟ چونکە ئەمە لە تەجربەوە دەزەخرێت فەرەزە کەسێک پارەی هەیە بۆی پارەیەکی کەمەوە خۆشی دەبینێ بیر لەوە دەکاتەوە پارەیەکی زۆری هەبێ زیاتر خۆشی دەبینێ مرۆڤ بۆ نمونە نەخۆش بێ دەزانێ خۆشبەختی ئەو تێک دەچێت بەڵام ئەگەر تەندروست بێ دەزانێ خۆشبەختە بۆ ئەوەی هەست بە خۆشبەختیەکی تەواو بکە دەبێ وا بیر بکاتەوە لە هەموو ژیانیا چۆن تەندروست بێ قەت نەخۆش نەکەوێت بۆ ئەوەی هیچ ئازارێکی نەبێت کاتێک ئێمە ئاوا بیر دەکەینەوە کە ئینسانێک کە قەت نەخۆش نەکەوێت و ئینسانێک کە قەت کە بگاتە ئەو هەموو شتانەی کە هەیە بەبێ عەقڵە طبعا کەسێک کە دەگاتە پارەیەکی زۆر بە یەک دنیا ناڕەحەتیا دەڕوە تا دەگاتەوە و هەتا وەکو شوێنێک کەسەکە شوێنێک دەکاتە بەهی خۆی یەک دنیا جەنگ دەکاتە ئەوە دەبێتەی ئەیتر خۆشبەختی لەکوێیە یعنی فکرێ خۆشبەختی فکرەیەکی خەیاڵ پڵاوە خەیاڵی ئێمە دروستی کردووە بەچی بە قیاس لەسەر چی لەسەر ئەو خۆشبەختیە کەمەی خۆشیە کەمانەی کە ئینسان هەیە ئەمانەی گەورە کردووە بە خەیاڵ ئەڵێ ئەگەر ئەمانە گەورە بکەین ئیتر ئینسان ئەمە ئامانجی ئینسانە یعنی ئامانجی ئینسان گەیشتنە بە خۆشبەختیەکی ڕەها تامان خۆشبەختی ڕەهاش لەم دنیا هەر تەجربە ساغی دەکاتەوە کە وجودی نییە کەواتە ئەم فکرەیە کە دانراوە بە ئامانج لە ڕاستیە ئامانجێکە خەیاڵ دروستی کردووە بۆ ئێمە ئەمە ئامانجێکی نەواقعیە نەڕاستەقینەیە ئامانجێکی چییە؟ وەهمییە خەیاڵمان شتەکانی گەورە کردووە ئەمانجەی ئێناوەتە پێش چاومان و دەڵێن ئامانجی ژیان خۆش بەختیە خۆشبەختیش ئەوەیە چییە؟ هەموو شتەکان شتانێکی یینن یعنی ئەوەی کە باس لە خۆشبەختی دەکەن هەمووی شتانێکی حەیوانی لە ڕاستی ئەوەی کە خواردنێکی خۆش بخۆم دانیشە تەندروست بم جسمێکی باشم هەبێ باشە کۆمەڵە توانا هەیە کە چێژم دەدەنێت ئەم توانایانە توانای باش بن وەلەو پەڕی چۆن بگەمە ئەو پەڕی ئەو توانایانە چۆن بگەمە ئەو پەڕی دەسەڵات چۆن بگەمە ئەو پەڕی مڵک و خاوەنداریەتی ئەگەر ئێمە ئیمکانی ئەوە شەبێکە
بەهشتێک دروستکەین هیچ تاکو ئێمە ناتوانین زمانی ئەوە بکەین کە گەیشتین بە خۆشبەختی. کەسێک دەکرێت بەهشتێک دروستکە بەڵام نەخۆش بکەوێت، نەخۆش کەوتیتر خۆشبەختی کواف. کابرا ئازاری هەبوو، ئەی چی لەو چ چێژێک لەو باشە دەکات. لەبەر ئەوە فکرەی خۆشبەختی وەکو ئامانجی ژیان فکرەیەکی پوچ و خەیاڵی و خەیاڵامێزە. خۆشبەختی وەکو خۆشگوزەرانی ئەوەی کە ئینسان خۆش دەژی، ئەڵێن فلانە کەس خۆش دەژی، بەو معنایە هەموو شتێکی لەبەردەسایە. ئەمە تەبعاً هەمومان بەعکسەوە تەجربە ئەوە ساخ دەکاتەوە کە ئامانجی ئینسان خۆشبەختی نییە. بۆچی؟ چونکە بە تەجربە ئینسان دەگاتە ئەوەی کە ناتوانێت خۆشبەخت. کەواتە ئەمە چی دروستی کردووە؟ خەیاڵمان بە قیاسەن لەسەر ئەو خۆشیە کەمەی کە هەیە، خۆشیەکی گەورەی زەبەلاحی دروست کردووە ئەس دەکا ئەم خۆشیە ئەگەر زۆر بێ ئیتر ئەو گەیشتووە بە ئامانجەکەی خۆی. ئێستا ئەومان بۆ ڕوون بوویەوە کە خۆشبەختی نییە. ئەی باشە ئەگەر خۆشبەختی نەبێت چییە؟ ئەمە پرسیارەکەی. لێرەوە ئیتر ئەگەر ئەو ئامانجەی تر خەیاڵ دروستی کردووە و مەلەکەی خەیاڵ و مەلەکەی خەیاڵ کە لە ڕێگەی ئارەزوەکان و مەیلەکانی ئەمەوە ئیش دەکا، ئەگەر ئەمە دروستی کردوێ و ئەمە ئامانجێک بێ خەیاڵ بۆ مرۆڤی دیاری کردوێ، ئەی عەقڵ چ ئامانجێک بۆ مرۆڤ دیاری دەکات؟ بزانین عەقڵ چی دەکات و ئەو ئامانجە لە ئینسانە بە چی دیاری دەکات. طبعاً ئەوە وتمان بە خۆشبەختی دیاری ناکە عەقڵ. بۆچی؟ چونکە عەقڵ کاتێ دێ واقعی ئینسان دەبینێ و ئەو هەموو تەجربەیەکە لە بەردەمیا هەیە و لە ژیانە هەیە دەیبینێ، دەزانێ ئامانجی ئینسانەکە خۆشبەختی نیە. چونکە ئەگەر ئامانجی ئینسان خۆشبەختی بێت دەبێت پێ بڵا. ئەی طبعاً کەسیشمان نەبینیوە بگا بەو خۆشبەختیە کە خەیاڵ تەسەووری دەکات. لێرەوە جاری وایە ئەو تەسەورەی تر خراوەتە ئەو دیوی مردن، لەوێ تەسەوری ئەو خۆشبەختیە دەکرێتەوە. ئادەی بابینە سەر ئەوەی بزانین عەقڵ چیمان پێ دەڵێت. ئایا یاسایەکی گشتی ضروری ئاوا هەیە کە لەگەڵ وجودمانە ئەو یاسایە هەبێت، بەڵام ئەو یاسایەک بێ کە ئێمە دەبێ بیدۆزینەوە و ئێمە ڕێگەی بدەین حکممان کات، نەک وەکو یاسا گشتە فیزیکەکان کە ڕاستەخۆ لەگەڵ بوونەوەرە فیزیکەکانە یەکسەر حکمی بوونەوەرە فیزیکەکانی دەکات. لێرەوە ئیتر ئیرادە معنا وەردەگرێت، ئیرادەی ئینسان. ئەم ئیرادەیە ئایا یعنی ئیرادەی ئینسان کام دەڵێ عەقڵی عەمەلی ئیرادەی ئینسانە، یعنی ئیرادە عەقڵی عەمەلیە. عەقڵی عەمەلی چییە؟ عەقڵی کرداری. ئەو عەقڵەیە کە ئەو یاسایانە وەردەگرێت کە بۆ کردەیەک کە ئەنجامی دەدا دەشێن یاسای کردارەکانێتی. ئەو یاسایانن کە کردەوەکانی لە ڕێگەی کردەوەکانیەوە بەردەستە دەبێت، تەطبیق دەبێت، جێبەجێ دەبێت. یعنی لە کردەوەکانە دەردەکەوێت یاساکە. ئەمە چی ئەم یاسایە؟ ئەم یاسایە وەکو وتمان دەبێت یاسایەکی ضروری بێت، بەو معنایە ئەو یاسایە نابێت، دەبێت یاسایەکی گشتی بێت و یاسایەکی ضروری بێت. یعنی یاسایەک بێ پاساوی بوونی لە ناوخۆیان بێت. پێویستمان بەوە نەبێت بە شتێک پاساوی بدەینەوە و بە شتێک ڕەوایەتی پێ بدەین بیکەینە یاسا. بۆ نمونە ئێستا
ئەو یاسایانەی کە لە ناو دەوڵەتێکە هەیە لە ناو حکومەتێکە هەیە ئەو یاسایانە ڕەوایەتیان پێدراوە ینی کراون بە یاسا وەنا بۆ خۆیان یاسا نین یعنی یاسای زەروری نین کۆمەڵە خەڵک هاتووە دەڵێ ئەمانەی یاسان و هێزێکی شەیە دەڵێ هەر کەس جێبەجێیان نەکا یعنی چی یعنی ئەم یاسایانە یاسای ئینسانی ئازاد نین بۆچی چونکە لە دەرەوەی بەسەریا دەسە پێندێن ئەی چۆن یاسایەکی گشتی ئەوا بدۆزینەوە کە لەناو هەموو ئینسانێکە هەبێت و تەنها پێویستی بەوە بێت دەرکی پێ بکە و پێویستی بەوە نەبێکە یاسایەکی ڕەها بێت ڕابێ ینی وابەستە نەبێ بە پاساوێکەوە بە شتێکەوە پێویستی بە پاساو نەبێت و پێویستی بە هێزێک نەبێت جێبەجێکە هێزێک کە مرۆڤ ناچار کا بە جێبەجێکردنی یاسا کە یانی یاسایەکی ئیجباری نەبێ بە هێز اختیاری بێت حتما دەبێ ئەو یاسایە ئینسانەکان لەناو خۆیانە دەرکی پێ بکەن و یاسایەک بێ وەک ئەوەی کە هی خۆیان وابێت نەک یاسایەک بێ کە ئەوی تر بۆی دانابن و وەکو یاسای ئەوی تر تەماشای کرد وەچی چونکە ئێمە وتمان نابێت ئەم کاریگەریە لەسەر لە هیچ کامیانەوە بۆ ویتریان هەبێت ئێستا بزانین چۆن دەتوانین بگەین بەم یاسایە لە ڕێگەی بۆ نمونە یاسایەکەیە ئەوە کوڕێنماییەک لەوانەیە بیستی بێتمان ئەویش ئەوەیە دەڵێ پەیمانی درۆ مەدە پەیمانی درۆ مەدە ڕەوایەتەکەی ئەمەوەکو یاسایەکە گەر وەریگرین ڕەوایەتەکەی لەکوێ وەرگرتووە تەمەنە ئەمە یاسایەکی جزئیە یاسا گشتەکانین کە دواتر باسی دەکەن ئەمە تەنها ئەم یاسایە دێنینەوە بۆ ئەوەی یاسای ڕەها یا فرمانی ڕەها ئەفەن یاسا ئەمە فرمانە ئەمە لە یاسایەکەوە دەچووە و یاساکەش تەمەن لە بنەمایەکەوە دەچووە دواتر باسی ئەو بنەما گشتیانە و یاساکان و فرمانەکە دەکەین ئەمە تەبان یاساکە کە شکلی فرمان وەردەگرێت دەبێتە هین ینی کانت پێی دەڵێ بەڵگەنەویست بەڵگەنەویست یانی هیچ پاساوێکی ناوێ یاساکە ژووتمان خۆی زەروریە هیچ پاساوێکی ناوێ وەکو یاسا گشتەکان ئێمە کاتێک کە دەڵێن پەیمانی درۆ مەدە تاوان دەبێ پاساوێک بێنینەوە بۆ نێگا لە کاتێکا ئێمە دەزانین پەیمانی درۆ دەکرێت لە شوێنەکە بە پەیمانێکی درۆ تۆ مەسلحەتێکی باش شتێکی باش بەدەست بێنی شتێک بکەی کە لە قەرزێک دەکەی بە وعدی ئەوەی کە بیگەڕێنیتەوە بە بەڵام دواتر قۆڵی کەسەکە دەبڕی و تۆ قازانج دەکەی پارەکەی ئەو دەکەوێتە لای ئەوە مانوبوونێ ئەو دەکەوێتە لای ئەو دەکەوێتە لای تۆ ڕێنماییەکان ئەوەی کە هەیە وەکو ڕێنمایی تاوان فرمانەکە دەکاتە فرمانێکی مەرجدار لە ئاخر وانەی کە وانەی پێشوویانی ئەوەمان باس کرد فرمانی مەرجدار و ڕەها جیاوازیان چییە فرمانەکە دەکاتە فرمانێکی مەرجدار یانی چی پێت دەڵێ ئەگەر پەیمانی درۆتدا کەشف بووی ئاشکرابوو پەیمانەکە دەوە تووشی خەجاڵەت دەبی لەبەرەوە پەیمانی درۆ باش نییە بیدەیت یانی چی ئەمە شەرتیە یانی ئەگەر پەیمانی درۆتدا خەجاڵەت دەبیت کەواتە ئەم فەرمانە لە ئەسڵا ناوەڕۆکەکەی لەناو خۆیان نییە پەیمانی درۆ ئەوە بەسراوە بەچێەوە بە خەجاڵەت بوونەکەوە یانی کاتێک کە کەسێک ئەمەت پێت دەڵێ وەکو فەرمانێک تۆ تەسەوری دەکەی هەر تەسەوری فەرمانەکە ناکەی کە وعدێکی درۆ نەدەی تەسەوری چیش لەگەڵیا دەکەی کە خەجاڵەت نەبی بیریش لەوە دەکەیتەوە کە خەجاڵەت نەبی ئەگەر ئەمەت کرد خەجاڵەت نەبی یعنی کاتێک کە دەتەوێت بیکەی ئەو کاتە چی ڕاددەگرێت نەکردنەکە فەرمانی نەکردنەکە ناوەڕۆکەکەی چییە خەجاڵەت نەبوونەکەیە ئیلاقەی بەچێوە نییە بە پەیمانە درۆکەوە نییە یعنی پەیمانە درۆکە لە ناو خۆیە هیچ کێشەیەکی تیا نییە ئەوەی کێشەکە دروست دەکا دوای پەیمانە درۆکەیە دوای ئەوەی پەیمانە درۆکەت دا کەشف بوویت ئەو کاتە تۆ زەرەر دەکەی بۆچی چونکە مستاقیەتی خۆت لەدەست دەدەی چونکە خەجاڵەت دەبی چونکە بامان شێوە کاتێ دەڵێن تۆ پەیمانێکی درۆتدا سزا دەدرێ ئیتر سزاکە ئەو دیوی بێیە ئەم دیوی ئەو دنیایی بێیە ئەم دنیایی ئەوە تۆ ناوەڕۆکی فەرمانەکەت بردووە بۆ کوێ بۆ سزاکە
يعني ئەو کاتەوە سزاکەیەوە لێ دەکاتەوە ئێنە جێبەجێکە یعنی نەک ئەوەی کە ئەو یاسایە لە خۆیان زەروریە جێبەجێکەی ئەستا تێدەگەن لەوەی کە زەروریە ئەم یاسا کە زەروری بوو یعنی چی یعنی دەبێت جێبەجێی کەم ئەگەر هەرچی ڕووبدا دەبێت هەر ئەم یاسایە جێبەجێکەم یعنی تۆ لە یاسا ئەخلاقەکە بیل لەوە ناکەیتەوە لەبەر شتێکی تیان نییە لەبەر ئەمە دەکەم نییە لەبەر ئەو لەبەرەی تیان نییە لەبەر ئەوە ناکەم ئەمەی تیان نییە یعنی یاسای سەبەبیەت بوونی لێرە نییە ئەمە دەکەم ئەمە بۆیە ناکەم چونکە ئەوە هەیە ئەو کاتە ئەمە هەبوو یانی چی یعنی هێزێک هەیە تۆی محکوم کردووە بەوەی ئەوە نەکەی یابیکەی کەواتە تۆ چی نیت تۆ ئازاد نیت ئەو کاتە بەوە ئازادی تۆ چی دەبێت دەگۆڕێت بۆ جەبر یعنی یاساکە دەبێتە یاسایەکی جەبری و فیزیکی ئەو کاتە بۆ ئەوەی من ئەمەم کرد ئەوە کردەیەکم ئەنجام داوە لە بەرامبەر یا پەرچەکردارێک دەبینم کە عەزیەتم دەداتەوە بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا ئەوە ناکەم یەکسەر ئەلێرە ئەوەی کە یاسایەکی عەقلی و ئەخلاقیە دەگۆڕێت بۆچی دەگۆڕێت بۆ یاسایەکی فیزیکی و جەبری کەواتە بۆ یاساکە ئەخلاقی بێ دەبێت چۆن بیرکەینەوە یعنی چۆن وەریگرین یاساکە ئاوا وەری دەگرین ئێستا ئێمە ئەگەر هیچ شتێکیش نەبێت سەبەب کاتێک بە عەقڵ بیل لەوە دەکەینەوە هەست دەکەین پەیمانی درۆ شتێکی خراپە ئەگەر هیچیش نەبێت بە مانایەکی تر ئەگەر سزا بدرێن و سزا نەدەین ئێمە دەزانین چییە دەزانین پەیمانی درۆ خراپە باشە چۆن دەزانین چۆن دەزانین پەیمانێکی درۆ خراپە عەقڵ دەتمەمە دەکات بە عەقڵەمە دەزانین چۆن بەوەی کە پەیمانی درۆ هەڵگری لێک دژیە پەیمان بوو پەیمان خۆی یانی ڕازگۆیی کە تۆ دەڵێی پەیمانی درۆ یانی چی یانی ئەمەی کە تۆ دەیکەی لە ناو خۆیە لێک دژی هەڵگرتووە لەبێشەوە هەر شتێک لێک دژی هەڵگرت خراپە کەواتە ئەمە خراپە تێدەگەن یعنی عەقڵ دەڵێ ئەمە خراپە بەهۆی ئەو لێک دژەی لە ناویا هەیە بۆچی چونکە ئەوەی لێک دژی لە خۆیان هەڵگرتووە ئەوە فاسدە یعنی یەکێکیان وامە یەکێکیان پەیمانی درۆ پەیمانەکە ڕاست نییە درۆکە ڕاستە یعنی دوو شت لکێنراون بە یەکا کە ئیمکان نییە کۆ ببنەوە کاتێک عەقڵ لە فرمانێکە دەرکی بەم لێک دژیە کرد ئەوە ئەو فرمانە فرمانێکی ئەخلاقی نییە کەواتە ئەم فرمانە لە خۆیان خراپە نەک لەبەر هەر شتێکی تر کە لە دەرەوەی هەیە نەک لەبەر نەتیجەکەی لە خۆیان چییە لە خۆیان خراپە کاتێک عەقڵ ئەو فرمانانە دەرکیان پێدەکا یا فرمانەکان دەبیستێت بە عەقڵ لێکی دەداتەوە لێک دژی تیابینی ئەو فرمانە فرمانێکی خراپە لە خۆیان خراپە با چاکیش بکەوێتەوە لە خۆیان خراپە با ئەگەر کەشفیش نەبوو خەجاڵەتیش نەبوو سزاش نەدێ یا پادە یا شتێکی تر فەرزەن لە وعدەکە من کاتێ وعدێکی درۆ دەدەم ئەگەر سزای ئەو دنیا و ئەم دنیاشم نەبێ هەر ئەم وعدە درۆ چییە هەر خراپە لە خۆیان خراپە لەبەر ئەوەی لە خۆیان خراپە ئەم وعدە درۆیە ئەم پەیمانە درۆیە بۆیە من نایدەم نەک لەبەر ئەوەی کە لەم دنیایا لەو دنیا سزا دەدەم لەسەرەوە ئەو کاتە ئەوەی کە من ئەم کارم پێ دەکا لە ڕاستیا سزادانەکەیە نەک لەبەر ئەوە کە ئەمە من اختیارم کردووە ئەمە خراپە و من خراپە ناکەم بۆیە سزا نادێم یعنی من عەزاب دەدێم بۆیە ئەمە ناکەم نەک من خراپە ناکەم بۆیە نایکەم ئەم دوو شتە جان لە یەکتر ئەم شتە خراپە بۆیە نایکەم ئەم شتە بۆیە ناکەم چونکە سزا دەدێم سزاکە دەبێتە ناوەڕۆکی دەبێتە ئەو هێزەی کەوا دەکا من بیکەم یان نیکەم
لەوی ترا خراپەکە دەبێتە ئەوەی کە من نەیکەم، چاکەکەش دەبێتە ئەوەی کە من بیکەم. چاکەوەیە کە لە ناو خۆیان سازە، هەڵگری لێکدژی هەڵگری درۆ نییە. کە ئێمە دەڵێن پەیمانی درۆ دووشتمان لکاندووە بە یەکە درۆیەک دروست بوو، هەر خۆی پەیمانی درۆ خۆی درۆیە ساختەیە.